طبعا باسی هۆکارانەمان کرد کە ئەگەر بێت و خوا نەخواستا یەکێک لە هۆکارەکان کە مناڵ قسەی دوا ئەکەوێ گەشەی دواکەوتووە کە توێژینەوەکان دەکەی کۆمەڵێک دەرەنجامی لێ دەرچوە یەکێ لەوانە ئەڵێ خوا نەخواستە مناڵ پێش لە دایک بوون ئەگەر ئاوەکەی کە بوزیا بکە خۆ دایک و ماسی وە لە ناو کیسێ ئاوایە ئەوە دەرکەوتووە ئەو ئاوە کە بوزیا بکە زەرت لە مناڵەکایە لەوانەیە هەندێ بەشی مێشکی دروست دەبێت ئێمەش بەشی لای چەپی مێشکمان ئەمە مەسوولە لە قسەکردن ئێکە لێرە هەند بەشێ دروست نەبوو ئەوە مانای وایە ئەم مناڵە گەشەی زمانی دواکەوێت لەوانەیە گەشەی عەقڵیشی دواکەوێت هەندێک جار ئەڵێن ئەگەر بێت و خوا نەخواستە دایکەکە حەپوو دەرمان و عیلاج خوا بەبێ پرسی دکتۆر یا منطقەی حەوزی زۆر باتە بەر ئەشیعە یا نەخۆشیێکی خراپی هەبێ بەردەوام عیلاجی کیمیاوانەوە ئەگەری وا هەیە زەرر لە مناڵەکە بە هەندێک بەشی مێشکی دروست دەبێت ئەمەش دەبێتەوە یا جاری وایە مناڵ بە زەحمەت لە دایکە بێ کە بە زەحمەت لە دایک بێ حەزێت هێن ئەو پەتکە ناوکە خۆتە زانی کە بەسکی مناڵەکەوەیە خۆ مناڵ کە لەسکی دایکایەتی وەکو ماسی ئۆکسسیژینی توا وەرەگرە خۆی هەناسە نایە ئەو جاری وایە ئەو پەتکە ناوکە کە ئۆکسسیژینەکەی بۆڕ ئاوا چەمێتەوانە وەکو پێویست خوێنی بۆ ناڕات ئۆکسسیژین ناڕوا ئەبێتەوەی دواکەوتنی گەشەی مناڵەکە یا کە مناڵ لە کاتی لە دایک بوون حەزێتی بە زەحمەت لە دایک بێ خوا نەخواستە بەسەرا بکەوێتە خوارەوانێ حەزێت بە مێشکێکە یا شی نەبێتەوە ئەوە زۆر جارێ ماڵی مەترسیەوەیە کە مناڵ شین بۆ مانایەوە ئۆکسسیژینی بۆ نەچەوە سەهەریەکێ لە ئێمە ئەگەر لوتمان بگرین بۆ ماوەیەکی دیاریکراو دەموچامە شین و بۆ نەبێتەوە کە ئۆکسسیژنمان بۆ نەچوو وەکو ئەو قاتەی تۆ ڕەشە بێ و شی نەبێتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان یا جاری وایە مناڵ کە لە دایکە بێ ئەو ئاوەی کە هەڵی بژیوە لە ناو بۆریەکانی هەناسەیە هەیە نایەڵێ هەناسە بە بۆیە بێ بگیریە هەند مناڵێ نەگیریە مانەوەی کێشەیشی هەیە کەواتە بۆری هەناسەی گیراوە کە تۆ ناوچی و بڕی ئیتر بۆ یەکەم جار مناڵ خۆی بێ هەناسە بە خۆی تاویتر عیلاقی بەدایکیەوە نەبە ئیتر ئەوەش ئەوینە بۆیە هەندێک جارە پزیشکەکانی ئەوانەی کە لەینن مناڵەکە سەرۆ خوارەکەنەوە قاچیەگرن و بە پشتیان بۆی ئەو ئاوەی لە ناو بۆری هەناسایە بێتە خوارەوە بۆی بگیریە خوا نەخواستە ئەگەر گەشکە بگرێن یا سوورێژەی زۆر بێت عفو زەردوویەکەی زۆر بگاتە 1920 ئەمانەوە یا خوێنوەڕ ئەمانە هەمووی ئەگەرە یا بەسەرا بکەوێتە خوارەوانێ و لە هۆش خۆی بچێ و بڕشێتەوانێ ئەمانە ئەگەر خوا نەخواستە هەبوو لە سەد مناڵەکە گەشەی دوا ئەکەوێ یەکێک لە نیشانەکانی دواکەوتنی زمانە بەڵام هۆکاری تریشەیە هەندێک دایک و باوکەیە کەمدون قسە لەگەڵ مناڵەکانیان ناکەن زۆر جار پرسیاری زۆریان لێ ناکەن وەڵامی پرسیارەکانیان نایەنەوە لایلایەن بۆ ناکەن بۆیە زۆر گرنگە دایک قسە لەگەڵ مناڵکە ئێمە زۆر جار مناڵمان هەیە مناڵی زیرەک و بلیمە دەزانین زۆر پرسیارەکە کەچی دایک و باوک تااقەتی جوای بێتەوە مناڵەکەم چەنە بازە مناڵی زیرەک پرسیار زۆرەکە دەستکاریشت زۆرەکە جوڵەی زۆرە ئەبێت دایک و باوک شارەزای بێ بێ وەڵامی پرسیارەکانی بادەوە دایک و باوکی واڵە بێزار بوو ئەمە مە قسەی کرد ئەمە نە وەڵام مێشکی سەرم چوو ئێوە زیرەکە ئەو بێت تۆ پێ و خۆش بێ ئەم بێزارە بێت تااقەتەوە ئەم هۆکارانە هەمووی هەیە یان جاری وا بە دوو زمان هەندێک مناڵ گەشەی زمانی بۆ دواکەوێت مەسەڵەن بۆ نمونە دایکی بە عەرەبی قسەی لەگەڵەکە باوکی بە کوردی یا دایکی بە تورکمانی ئەو بەوە دوو زمانی جیاوازە خۆی مناڵ لە دوای 3 ساڵیەوە بێ هەتا 3 ساڵی 2 ساڵ و نوی 3 ساڵ هەر بە زمانی دایک قسەی لەگەڵا بکەیت یەک زمان بەڵام دوای ئەوە کە چۆ باخچێ مناڵە نەتوانی زمانی دووەم و سێمیشی لەگەڵا بەکاربێنی فتوانە فێربوونی هەیە بەڵام هەر لە مناڵیەوە بە 2-3 زمان قسە و لەگەڵ کرد نە ئەوەیە ئەم زمانە بە تەواوی فێر بێت چکە تاقەکان دەوزیع بێت ئێمە یەک تاقی عەقلیمانێ خاتون جان مەسەڵەن بۆ نمونەیە ببینم بۆی دایک و باوک نەمان تێبگەن تۆ بەلوعەی ڕەئیسی کە ئاویەتەوە ئەگەر یەک بەلوعە بکەیتەوانێ هەر هەموو ئاوەکە لەوێتە دەوێت نابەقوتەوێت بەڵام کردە بە دوو بەلوعە تەوزیع بێت هەردووکیان ضعیفتە بێ و بەسێ تەوزیع بێت کەواتە ئەم تاقە عەقلی مناڵیش کە هەیەی کە بۆ دوو زمان تەرخانە کرد دابەشێ بەسەریە یان جاری دایک و باوکی بە کوردی مناڵێن لە بەردەمی ئایپاتە داناوە مۆبایل دانا و نازەم چی تۆلەڤیزۆن داناوە بە زمانی عەرەبی یە بە زمانی عەرەبی مناڵ هەیە کوردیەکە نازانێت پێم ئەڵێ کەیفە حالوکە صحتك جيدة أما تشيء من هذا بخاطر إخوة أي مو بالكوني ناري شوني الله والله أنا بدنا ما يفاتوش دايك وقت طاقتي أنا بخسر يعني زود كيف الشامبي زود ضل الشامبي خوش بيته دايك ما في خوش على من على كم عربية زاني أي زمانك دايك نازاني باوك جان
ئەپڵ فێری ئەمە بووە ئێمە توخوام چ بە دوکانی میوێ لەگەڵ دایکە بە مام حاجی بڵە ئەپڵەکەم بەرێ وڵات لەوانەیە چیلۆگەی پیاچێت ئەپڵ جیاوازەن گاڵتە پێ ڕێگای چەندم لە سێوێکم بێت مە بەسم لێرە چیە زمانی دایک زۆر گرنگە